بەناوی خوای گەورە ئەو کاتتان باش تاویانی بەڕێز دوای ساغ و سەلامەتی و تەندروستی باش بۆ هەموو لایەک. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی دامپت هارمۆنیک مۆشن دەبێت. لە دامپت هارمۆنیک مۆشن فریکشنال فۆرس حسابی لە بۆ دەکرێت، ئەوەی کە پێشتر وەرمانگرت لە هارمۆنیک ئۆسیلەیتەر یان لە بەندۆڵی سادە سمپل بەندۆلیۆم دیفرێنشیەڵ ئیکوێشنەکەمان حەل کرد و هاوکێشەکانمان شکار کرد، بەڵام بەبێ فریکشنال فۆرس without frictional force یان no frictional force. بەڵام لە حەقیقەتدا ئەو تەجروبەی بەندۆڵی سادە یان هارمۆنیک ئۆسیلەیتەر کە لە مختبەری خەواز مادە جێبەجێ کرا لەلایەن ئێوەی بەڕێز بە فەرامۆشکردنی فریکشن بوو کە دائیمەن پێچەوانەی جوولەی پارتیکلەکە دەبێت لە هارمۆنیک ئۆسیلەیتەر یا لە سمپل بەندۆلیۆم. بەڵام کاتێک کە دەڵێن فریکشنال فۆرس فەرامۆش نەکرێت ئەو کاتە هارمۆنیک ئۆسیلەیتەر یان هارمۆنیک مۆشن پێی دەڵێن دامپت هارمۆنیک مۆشن. واتە لە بنەڕەتدا ئەو تەجروبەیە کە ئەنجام درا لە مختبەری خەواز لە بەندۆڵی سادە و هارمۆنیک مۆشن یان هارمۆنیک ئۆسیلەیتەر خۆی دامپت هارمۆنیک مۆشن بوو، بەڵام ئێمە هاوچێشەکانمان وا شیکار کرد و هاوچێشەکانمان وا نیشاندا کەوا دەبێت بە بەندۆڵی سادە یان جوولەی هارمۆنی سادە کە فریکشنال فۆرس حسابی زیرۆمان لە بۆ کرد، ئەو کاتێک کە فریکشنال فۆرس حسابی لە بۆ نەکرێت ئەو کاتە دامپت هارمۆنیک مۆشن دەبێتە سمپل هارمۆنیک مۆشن. کاتە وشەی سمپل هارمۆنیک مۆشن وەبەستەکە لە بنەڕەتدا واتە فەرامۆشکردنی بەرگری هەوایە. بەڵام کاتێکەوە بەرگری هەوا حسابی لە بۆ دەکرێت ئەو کاتە کە وەکو لێرە نووسراوە for real oscillator there may be friction and resistance act on the system. کاتە the amplitude will decrease کاتە فراوانیەکەی وردە کەم دەکاتەوە. فراوانیەکەی لە بنەڕەتدا ئەگەر مەکزیمەم بێت وردە ئەو مەکزیمەمە بەرەو لەناوچوون دەچێت تاکو دەبێتە سفر. کات ئەم کەمبوونەوە لە فراوانی پێی دەڵێن دامپینگ. کاتە وشەی دامپینگ مانای کەمبوونەوەی فراوانی واتە کەمبوونەوەی مەکزیمەم ئێکسە کە ئێمە ناومان لێدەنا ئێکس یان ئێس لە بەندۆڵی سادە وە جوولەکەش پێی دەڵێن دامپت هارمۆنیک مۆشن وەکو لە عنوانەکە ڕادیارە. کاتە کە دێنە سەر هاوچێشە for damping spring the equation of motion becomes. بزانین هاوچێشەکە چی لێ دێت؟ بزانە هاوچێشەکە وەکو خۆی وەکو لە هارمۆنیک ئۆسیلەیتەر بزانە m دەبڵ مشتەقەت s یان m تاودانێت. بزانێت چەند فۆرسمان هەیە، لێرەگە سەیری بکەین دوو فۆرسمان هەیە. لە هارمۆنیک ئۆسیلەیتەر تەنیا سالب کە ئێکسمان هەبوو هۆکس لۆ، بەڵام لێرە لە دامپت هارمۆنیک ئۆسیلەیتەر جگەل لە سپرینگ فۆرس ئەوە ڕسیستیڤ فۆرسیشمان هەیە. لێرە ڕسیستیڤ فۆرس جگەل لە سپرینگ فۆرس کەوە دەبێ حسابی لە بۆ بکەین. کاتە لێرە ژمارە فۆرسەکان دەبێ بە دوو بەشێک سپرینگ فۆرس کەوا وەکو پێشتر لە هارمۆنیک مۆشن هەبوو و بەڵام لێرە جگەلەوە ڕسیستان زیاد دەبێ و پێی دەڵێن ڕسیستیڤ فۆرس کە دائیمەن لەگەڵ خێرایی دەگۆڕێت. کاتە سی نەگۆڕە کەی نەگۆڕی سپرینگەکەی لێرە ئێکس فراوانەکەی ئەمەش خێراییە مشتەقەت ئێکس. کاتە دیفرێنشیەڵ ئیکوێشنی دامپینگ هارمۆنیک ئۆسیلەیتەر ئەم تێرمەی ناوەندێ زیاد دەبێت کە دەکاتە سی مشتەقەت ئێکس. بەڵام ئەگەر سی مشتەقەت ئێکسەکە لابین ئەو کاتە دیفرێنشیەڵ ئیکوێشنەکەمان ڕێک وەکو هارمۆنیک ئۆسیلەیتەری لێدێ m دەبڵ مشتەقەت ئێکس زائد کەی ئێکس. ئەمە دیفرێنشیەڵ ئیکوێشنی هارمۆنیک ئۆسیلەیتەر بوو، بەڵام بە زیادبوونی تێرمی ناوەندێ لەم دیفرێنشیەڵ ئیکوێشنە ئەوە پێی دەڵێن دیفرێنشیەڵ ئیکوێشن of DHO. بەڵام ئەگەر سی مشتەقەت ئێکسەکەی لابین ئەو کاتە دەبێت HO. جاریشتر دین چیکاری هاوچێشەکە دەکەینەوە. ئەگەر هەردوو لای هاوچێشەکە دابش m بکەین ئەو کاتە دەبێتە c over m. c
سی کۆنستانتە ئێمش کۆنستانتە کەی ئۆڤەر ئێم پێشتر لە هارمۆنیک ئۆسیلێتر پێی دەڵێن ئانگولەر فریکوێنسی ئەگەر ڕەجی وەرگرین کەواتە کەی ئۆڤەر ئێم دەبێتە ئانگولەر فریکوێنسی تواندوو سی ئۆڤەر ئێمیش نەگۆڕە لێرەوە باشترە بۆ ئەوی دیفرێنشەل ئیکوێشنەکە حەل بکەین ناوی لێ دەنێن 2 بێتا پێ دەڵێن دامپینگ کۆنستانت کەواتە هەر کاتێک بمانەوێت بێتا بدۆزینەوە دەکاتە سی ئۆڤەر 2m ئەگەر بێتا سفر بێ کەواتە دەبێتە نۆ دامپینگ واتە سی سفر دەبێ واتە نۆ فریکشن هەر کاتێک بێتا بکەینە سفر ئەو کاتە DHO جارشتر دەبێتەوە HO کەواتە ئێستا بینەوە جارشتر ئەگەر دیفرێنشەل ئیکوێشنەکە شکار بکەین ئەو کاتە هاوکێشەکەمان بزانە چی لێ دێت دەبڵ مشتەقەت x زائد 2 بێتا ئەو 2 بێتا یعنی سی ئۆڤەر ئێمەکە ناو لێ دەنێن 2 بێتا زائدەن W نۆت سکوێر x W نۆتش پێ دەڵێن ئانگولەر فریکوێنسی کە دەکاتە ڕەجی دووجای k ئۆڤەر m اینجا بۆ شکارکردنی ئەو هاوکێشە ئاسانترین ڕێگایە ئەوە کەوا حەلێک هەڵبژێرین وا دادەنێن ئەمە ئەکسپۆنێنشەلی RT سۆلیوشنی ئەم دیفرێنشەل ئیکوێشنەیە کەواتە جارێک مشتەقەی وەردەگرین لێرەی دادەنێن جارشتر مشتەقەی وەردەگرین لە تێرمی یەکەمی دادەنێن ئەو کاتە هاوکێشەیشترمان لۆ دروست دەبێت ئەگە سەیری بکەین لێرە پێویستە لەم هاوکێشەیە زۆر بە ئاسانی بەکارهێنانی یاسای دەستور دەتوانین قیمەتی R بدۆزینەوە کە قیمەتی R مان دۆزیەوە لێرە لە ئەکسپۆنێنشەلەکە دایدەنێن کەواتە دەگەینە سۆلیوشنەکە کەواتە بۆ دۆزینەوە بۆ حەلی ئەم هاوکێشەیە ئەکسپۆنێنشەل RT دادەنێن دەمانێت ئارەکە بدۆزینەوە کەواتە ئەگەر x حەلی ئەم هاوکێشەیە بێت دەبێت پاسەدانی ئەم دیفرێنشەل ئیکوێشنە بکات x تعویز دەکەینەوە لەگەڵ مشتەقەت x و دەبڵ مشتەقەت x یعنی جارێک داتاشراوە بە نسبەت t وەردەگرین جارێک تریش داتاشراوە وەردەگرین بە نسبەت t یعنی دەبێتە دوو جار داتاشراوە بە نسبەت t لە تێرمی یەکەم ئەو کاتە هاوکێشەیشترمان لۆ دەدەچی بە بەکارهێنانی یاسای دەستور دەتوانین ئارەکە بدۆزینەوە کەواتە ئارەکەمان دەبێتە چ بە بەکارهێنانی یاسای دەستور لەبەر یاسای دەستوریش ئێمە دەزانین کەواتە زائد ناقسێکی تێدایە کەواتە دوو سۆلیوشنمان دەبێت R1 و R2 بۆ هەر کاتێک گوتمان ئەگەر دوو سۆلیوشنمان هەبێت جەنەرال سۆلیوشن دەبێتە لینیەر کۆمباینێشن of them واتە سۆلیوشنی یەکەم جاران نەگۆڕێک کۆ سۆلیوشنی دووەم جاران نەگۆڕێکتر کەواتە DHO دیفرێنشەل ئیکوێشنی دامپینگ هارمۆنیک ئۆسیلێتەر ئەمە سۆلیوشنەکەیەتی بێتە دامپینگ کۆنستانتە W نۆت ئانگولەر فریکوێنسیە C1 و C2ش دوو نەگۆڕن کەوا دەتوانین بیان دۆزینەوە کەواتە x لەگەڵ تایم دەگۆڕێت بەڵام لەبەر ئەوەی لێرە ئێمە بێتامان هەیە و ڕەجیشمان هەیە ئەگەر سەیری بکەین هەر کاتێک ڕەگمان هەبێ ئەوە سێ احتیمالمان هەیە سێ احتیمال یەکەم جار احتیمالەکە وا دادەنین ئەگەر بێتا سفر بێت ئەوە دەبێتە نۆ دامپینگ چکە ئەمە دەتوانین بە پێ ڕێگەکە تەصنیفی بکەین ئەم سۆلیوشنە کە پێ دەڵێن classification of damped harmonic motion و دەتوانین ناویان لێ بنین physical cases in the general motion زانین چەند بابەتی فیزیاییمان لێرە لە بۆ دروست دەبێت لەم سۆلیوشنە وەکو دەڵێن ئەگە فریکشن هەبێ ئەوە قیمەتی بێتامان هەیە بەڵام ئەگەر فریکشن نەبێت لە بنەڕەتدا کەواتە ئەو کاتە بێتا بە سفر دادەنین ئەو دەبێتە نۆ دامپینگ کەواتە لە حالەتی ئەی نۆ دامپینگ واتە بێتە سفر بێت ئەو کاتە DHO دەبێتەوە HO یعنی سۆلیوشنی هارمۆنیک ئۆسیلێتەر دوو ئەگەر هاتوو بێتا هەبوو ئەو کاتە احتیمال هەیە قیمەتی بێتا بچووکتر بێت لە ئۆمێگا نۆت ئەو کاتە ڕەجی سالب یەک دروست دەبێت ینی ئیماجینەری پارت دروست دەبێت لە ئەکسپۆنێنشەلەکە ئەو کاتە ئەم سۆلیوشنە لە فیزیا پێی دەڵێن ئاندەر دامپینگ ئۆسیلێشن لەم حالەتە ئۆسیلێشنمان هەیە بەڵام فراوانیەکە کەم دەبێتەوە لە هەر دەورەیەک واتە وردە وردە فراوانیەکە کەم دەبێتەوە تا دەبێتە سفر
واتە ئەو تەجروبەی ئێمە لە بەندۆڵی لە مختبەری خەواز بۆ بەندۆڵی سادە و هارمۆنیک ئۆسیلێتەر دەکەین حالەتی بیە لێرە لە کلاسیفیکیشنەکان ئاندەر دامپینگ کەیسی پێ دەڵێن وردە وردە فراوانیەکە کەم دەبێتەوە تا دەبێتە سفر بەڵام ئەگەر بێتە گەورەتر بوو لە ئۆمێگا نۆت ئەواتە ڕەجی دووجای ژمارەی موجب دروست دەبێت کەواتە ئیماجینەری پارتمان نییە ئەو کاتە پێ دەڵێن ئۆڤەردامپینگ کەیس لێرە ئۆسیلێشنمان نییە بەڵام لێرە دامپینگ دروست دەبێت واتە دامپینگ فراوانیەکە لە ناو دەچێت یەکسەر لە ناو دەچێت بە کاتێکی کەم و لە حالەتی کریتیکەڵی دامپینگ جارێکتر ئۆسیلێشنمان نییە و فراوانیەکە لە ناو دەچێت ئەم حالەتە ڕوو دەدا کاتێک بێتە دامپینگ کۆنستانت یەکسان دەبێت بە ئەنگولەر فریکوێنسی بێتە یەکسان دەبێت بە ئۆمێگا کاتە سۆلیوشنی DHOM لەبەر ڕێگەکە و بێتە 4 احتیمالی هەیە ئەگەر بێتە سفر بێت ئەوە دامپینگ هارمۆنیک مۆشن دەبێتە هارمۆنیک مۆشن و ئەگەر بێتا قیمەتی هەبێت تەصنیفی دەکەین بە پێی قیمەتی بێتا لەگەڵ ئۆمێگا نۆت مقارنە دەکەین ئەگەر بێتا بچووکتر بێ لە ئۆمێگا نۆت ئەو پێ دەڵێن ئاندەر دامپینگ کەیس ئەگەر بێتا گەورەتر بێ لە ئۆمێگا نۆت ئەو پێ دەڵێن ئۆڤەر دامپینگ کەیس ئەگەر بێتا یەکسان بێ بە ئۆمێگا نۆت ئەوە پێ دەڵێن کریتیکەلی دامپینگ کەیس جا لێ هەر لە حالەتێک لەم حالەتانە لە ABCD پێویستە هاوچێشەکە دووبارە بنووسینەوە بە بەکارهێنانی ئەم مەرجە بێتا بکە سفر هاوچێشەکە بنووسەوە بڵێ ئەمە دەبێتە سۆلیوشنی نۆ دامپینگ بۆ دەبێتەوە هارمۆنیک ئۆسیلێتەر بێتا بچووکتر بێ لە ئۆمێگا نۆت ئەمە سۆلیوشنی ئاندەر دامپینگ کەیسی پێ دەڵێن و ئەگەر بێتا گەورەتر بێ لە ئۆمێگا نۆت ئەم سۆلیوشنە پێ دەڵێن ئۆڤەر دامپینگ کەیس و ئەگەر بێتاژ یەکسان بێ بە ئۆمێگا نۆت ئەو کاتە سۆلیوشنەکە پێ دەڵێن کریتیکال دامپینگ کەیس جا لێرە دەتوانین 4 هاوچێشەکە بنووسینەوە بۆ هەر احتیمالێک لەو احتیمالانەی کەوا لێرە نووسراوە جا بەکارهێنان و هاوچێشەکە لە دیفرنشەل ئیکوێشنێکمان هەیە ئەمە سۆلیوشنەکەیەتی ئەم سۆلیوشنەش 4 احتیمالی هەیە احتیمالەکانش بە پێی قیمەتی بێتە ئۆمێگا نۆت دەبێت بۆ دۆزینەوەی بێتە پێویستیمان بە CM هەیە چکە C/2M دەکاتە بێتە و بۆ دۆزینەوەی ئۆمێگا نۆت پێویستیمان بە قیمەتی KM هەیە چکە ڕەجی دووجای K/M دەکاتە ئۆمێگا نۆت بێتا پێ دەڵێن دامپینگ کۆنستانت ئۆمێگا پێ دەڵێن ئەنگولەر فریکوێنسی فۆر نۆ دامپینگ کاتە سۆلیوشنەکان چیان بەسەر دێت ئەگەر نۆ دامپینگ بێ بێتا دەکەینە سفر ئەو کاتە سۆلیوشنەکەی خۆمان دەبێتەوە ئەی کۆساین ئۆمێگا نۆت تی زائید فای ئەمە ڕێک سۆلیوشنی هارمۆنیک ئۆسیلێتەرە پێ دەڵێن سمپل هارمۆنیک مۆش دوو لە ئەندەر دامپینگ کەیس کە ناویشتری هەیە پێ دەڵێن ویک دامپینگ ئەو کاتە بێتا بچووکتر بێ لە ئۆمێگا نۆت گوتمان لەبەرەوەی بێتا بچووکترە ئای دروست دەبێت ئای دەکات ڕەجی ناقزیەک کەواتە لێرە لەم هاوچێشەیە کەواتە دەبڵیۆکەش دەکاتە ئۆمێگا نۆت سکوێر ناقز بێت تا سکوێر چکە ئایەکە خۆی دەکاتە ڕەجی ناقزیەک ئەو کاتە سۆلیوشنەکەمان دەبێت ئەی ئەکسپۆنێنشیەل ناقز بێتا کۆساین WT زائید فای ئەمە پێ دەڵێن ئاندەر دامپینگ کەیس زانە لێرە ئەمپلیتیود دەگۆڕێت ئەمپلیتیود ئۆف ئۆسیلێشن لەگەڵ کات دەگۆڕێگە سەیری بکەین لەوێ زانە لە حالەتی هارمۆنیک مۆشن بزانە فراوانی دەکاتە ئەی لەگەڵ کات ناگۆڕی هەموو کاتێک فراوانەکەی بە نەگۆڕی دەمێنێتەوە بەس بزانە لێرە جیاوازەکە بزان فراوانی ئۆسیلێشن لە ئاندەر دامپینگ کەیس وردە وردە کەم دەبێتەوە بزانە ئەکسپۆنێنشیەل سالب بێتاتی دامپینگ کۆنستانت زارانتی بزانە ئەی فراوانەکە وردە وردە لەگەڵ کات کەم دەبێتەوە جیاوازیشتر لە هاوچێشەکان دەبینین ئەگە سێری پێ لێرە ئۆمێگا نۆتمان هەیە پێ دەڵێن ئەنگولەر فریکوێنسی فۆر نۆ دامپینگ کە دەکاتە ڕەجی دووجای K/M زانە لێرە ئەنگولەر فریکوێنسی لە ویک دامپینگیان لە ئەندەر دامپینگ کەیس دەکاتە ڕەجی دووجای ئۆمێگا نۆت سکوێر ناقسەم بێتە سکوێر کە پێ دەڵێن نەچرال فریکوێنسی ئۆف دامپینگ ئۆمێگا نۆتمان هەیە لێرە چیمان هەیە
لێرە ئۆمێگامان هەیە ئۆمێگا دەکاتە ئۆمێگا نۆت سکوێر ناقسەن بێتا سکوێر کەواتە هەموو کاتێک بەپی ئەو هاوچەشەیە سێریکە نێچرال فریکوێنسیمان هەیە لە نۆ دامپینگ لە دامپینگ لەگەڵ ئۆمێگا نۆت لە نۆ دامپینگ کەواتە هەموو کاتێک نێچرال فریکوێنسی فۆر دامپینگ ئۆسیلەیتەر بچووکترە لە ئۆمێگا نۆت سکوێر کە یەکسان دەبن ئەو دوو فریکوێنسیە ئۆمێگا لەگەڵ ئۆمێگا نۆت ئەگەر بێتا سفر بێت ئێمەش گوتمان لە ئەی ئەگەر بێتا سفر بێت ئەو کاتە دامپینگ دەبێتەوە نۆ دامپینگ ئەمە حالەتی دووەم و دوایتر جیاوازی تریشمان هەیە دەتوانین بە وێنە پیشانی بدەین بەڵام پێشەوە بێنە سەر جیاوازەکانی تر لێرە زانە دا حالەتی سۆلوشنی حالەتی سێم و چوارەمیش دەتوانین پیشان بدەین ئینجا دێنەوە سەر هەندێک لە جیاوازیەکان و ئێگزامپڵەکان با بێنە سەر حالەتی بزانین ئەم سۆلوشنانە ئەم ئێگزامپڵەش دوای دێنەوە سەری با سۆلوشنەکەی تریش ببینین ئیسی ئەمە سی لە سی ئەگەر ئۆڤەر دامپینگمان هەبێ ئەو کاتە پێ دەڵێن سترۆنگ دامپینگ ئەو کاتە سۆلوشنەکە ئەو های لێ دێت ئەگە سێری بکەین بزانە ئەمە یەکسەر دادەبەزێت بزانە لێرە ئۆسیلێشنمان یەکسەر دامپینگ ڕوودەدات یەکسەر لە مەکزیمەم ئەمپلیتیود نزیک دەبێتەوە لە سفر ئەمە سۆلوشنەکەیەکەوە لێرە ڕژی دووجای ژمارەی سالبمان نییە ئەوە پێ دەڵێن سترۆنگ دامپینگ یعنی یەکسەر لە ناو دەچێت ئەوە هەردووچیانیەکە بەڵام لێرە بەس ئینیشیال کۆندیشنەکانیان جیاوازە حالەتی چوارەم و ئاخیر ئەگە بێن سەیری بکەین حالەتی چوارەم و ئاخیریش لە حالەت چوارەم پێ دەڵێن کریتیکال دامپینگ لە کریتیکال دامپینگ کیس بێتا یەکسانە بە ئۆمێگا نۆت و زۆر بە حالەتی ئۆڤەر دامپینگ کیس دەچێت و بە حالەتی سترۆنگ دامپینگ دەچێت بەڵام جیاوازیەکەی لەگەڵ ئۆڤەر دامپینگ کیس ئەوەیە کەوە لە کریتیکال دامپینگ زووتر لە ناو دەچێت یعنی جارێشتر ئێمە لە هەر چوار حالەتەکان کەواتە مەرجە ئێوە چی بزانن دیفرنشیال ئیکویشنەکە کە دەنووسن جەنەرال سۆلوشنێکی هەیە وەکو گوتمان ئەو جەنەرال سۆلوشنە دەبێتە چوار بەشی جیاواز دەبێتە چوار بەشی جیاواز بەشێک نۆ دامپینگ بزانی هاوچەشەکەی چۆنە کە وەکو گوتمان DHO دەبێتە HO دووەم جار لە ئاندەر دامپینگ بزانی بەس سۆلوشنەکەی چییە سۆلوشنی ئاخیری سێمیشیان لە ئۆڤەر دامپینگ سۆلوشنەکەەوە چوارەمیشەوە کولێرە لە سەر شاشە دیارە لە کریتیکال دامپینگ کە بێتە ئەکسانە بە ئۆمێگا نۆت سۆلوشنەکان گرنگی ئەوە سۆلوشنی ئاخیری گرنگە بزانێت C1 زائد C2T ئەکسۆ زانە لێرە ئەوەشیان دامپینگە بەڵام زووتر لە ناو دەچێت کەواتە ئەگە بین هەموو ڕسمەکان بێ کۆ بکەین سانە ئەو سۆرە ئەو بیە بزانە ئەمە لێرە ئۆسیلێشنمان هەیە بەڵام وردە وردە فراوانەکەی کەم دەبێتەوە تا دەبێتە سفر سی پێ دەڵێن ئۆڤەر دامپینگکەی زانە ئەکسەر دامپینگ ڕوودەدات لە ناو دەچێت سی و دی زۆر بێگزی بەڵام ئەوە زووتر لە ناو دەچێت یعنی کاتێکی کەمتری دەوێت لەوەی دامپینگەکە ئەمە پێ دەڵێن کریتیکال دامپینگ کاتە سۆرەکە ئاندەر دامپینگە ئۆسیلێشنمان هەیە سی و دیەکە هەردووچیان نۆ ئۆسیلێشنمان هەیە ئەمە زووتر لە ناو دەچێت دەتوانین بە وێنەیەشتری دەڕین ببڕین لێرە لە دیکەی پارامیتەر ئەگەر بینەوە سەری چوار حالەتمان هەیە حالەتی نۆ دامپینگ ئاندەر کریتیکال ئۆڤەر قیمەتی بێتایەکان سفر بچووکترە لە ئۆمێگا نۆت یەکسانە بە ئۆمێگا نۆت گەورەترە لە ئۆمێگا نۆت ئەگە بە ڕیزبەند و بە تەسەسول دابنین دەبێ ئەوها بینووسین دیکەی پارامیتەر لە نان دامپینگ کەی سفرە وتمان لە ئاندەر بێتایە لە کریتیکالیش بێتایە و لە ئۆڤەر دامپینگ ئەگە بگەڕینەوە سەر هاوچێشەکان ئەکسپۆنێنشیالەکە پێ دەڵێن دیکەی پارامیتەر تا ئەگەر بین لەسەر تەوەرەی وای دیکەی پارامیتەرمان هەبێت و لەسەر تەوەرەی ئێکس بێتامان هەبێت سەیریکە دیکەی پارامیتەر لەگەڵ بێتا بەو شێوەیە دەگۆڕێت بزان سفر سفر ئەوە نان دامپینگە بێتا یەکسانە بە ئۆمێگا نۆت لێرە ئەگەر یەکسان بێت یەکسانن ئەگە بچووکتر بێت لە ئۆمێگا نۆت بێتا یەکسان دەبێت ببێتە لەم حالەتە
ئەمە لینیەرە ها وای یەکسانە بە ئێکس ئەمە لینیەرە یان بێتە یەکسانە بە بێتە ئەم نقطەیە ئەمە کریتیکەڵ دامپینگە یعنی بۆچ پێ دەڵێن کریتیکەڵ چکە لێرە لە ئاندەر دامپینگ دەبێت ئۆڤەر دامپینگ ئەوەیە ئەم نقطەی تەحویلە ئەمەش ئەگە بین قیمەتی بێتە لەگەڵ ڕسمی بکەین ئەگە بین ئەمە ڕەگە ڕستم بکەین ئەم چەماوەی لێ دەدەچێت کەواتە ئێستا ئەمە چەند خاڵمان هەیە بزانە خاڵی بنەڕەت نەندامپینگ ئەمە پێ دەڵێن لینیەر ئەمە ئاندەر دامپینگەکەیە ئەو نقطەیە کە بێتە یەکسانە بە ئۆمێگا نۆت بێتە ئەمە پێ دەڵێن کریتیکەڵ ئەو چەماوەیەش پێ دەڵێن ئۆڤەر دامپینگ ئەوە ئەگە گوتمان وێنەیەک بچێشە کە دیکەی پارامیتر لەگەڵ بێتە ڕسمکە دەبێت ئەوانە نیشان بدەین بگەڕینەوە سەر جیاوازیەکان ئەوەی کە گرنگە لێرە ئێمە دوو حالەت وەردەگرین با بچینە سلایدی گۆ تو سلاید با بڵێن بۆ نمونە ئەو سلایدی کە دەمانەوێت بچینە سەری سلایدی ئاخیر نەبوو سلاید گۆ تو سلاید سترۆنگ دامپینگ بزانین لێرە ئەمە جیاوازیەکەیەوە لێرە ئەمە دوو جۆرە دامپینگمان هەیە ئەگە جارشتری گەڕینەوە بزان لێرە جیاوازیەکە زۆر وازەها بزانە لێرە بزانە ئۆسیلێشن وردە فراوانیەکە کەم دەبێتەوە تا دەبێتە سفر بەڵام لە نۆ دامپینگ ئەو فراوانیە بە چاپتی دەمێنێتەوە وەکو لە هارمۆنیک ئۆسیلێتەر و بەندۆڵی سادە هەیە کاتەیەک لەوانە فراوانیەکەیە کە لەگەڵ کات دەگۆڕێت جیاوازیشتر لێرە ئەگە بێتا باسی بکەین دەڵێن بێتا یەکسانە بە سفر لە هارمۆنیک ئۆسیلێتەر لێرە بێتا بچووکترە لە ئۆمێگا نۆت جیاوازیشتر لە ئانگولەر فریکوێنسی لە هارمۆنیک ئۆسیلێتەر ئانگولەر فریکوێنسی دەکاتە ڕێژی دووجای کەی ئۆڤەر ئێم لێرە گوتمان ئانگولەر فریکوێنسی هەوکو لێرە لە ڕسمەکە دیارە دەکاتە ڕێژی دووجای ئۆمێگا نۆت توانند و ناقسم بێتە توان تەمەەن جیاوازی تریشمان هەیە دەتوانین دوایی باس بکەین زانە ئێستا ئەو هەردووشتیان ئەگە ئەوە وێنەیە بە وێنە ئەگە بمانەوێت جیاوازیان بکەین زانە لێرە فراوانێکە ناگۆڕێت بەڵام لێرە فراوانێکە وردە لەگەڵ کات دەگۆڕێت ئەمە بەراوردکردن یعنی کۆمپاریژن بتوین ئاندامپیت ئەو ئاندامپیت ئاندامپیت ئۆسیلێشن کاتە ئەوەی کە ئێمە لە مختبەر خەواس بۆ هارمۆنیک ئۆسیلێتەر و هارمۆنیک مۆشن لە حقیقەتدا ئەنجاممان دەدا خۆی ئەوەیە پێی دەڵێن دامپیت ئۆسیلێشن بەڵام ئێمە بەناو دەمانگۆ نۆ دامپینگ بەناو دەمانگۆ نۆ دامپینگ بەس لە عەمەل و لە واقع دامپینگ بوو چکە دامپینگ ڕووی دەدا فراوانیەکە وردە کەم دەبەوە تا دەبووە سفر جا مەجموعەیەک جیاوازی هەیە ئەو جیاوازەکان بەوێنە و بە بێتا و بە هاوشێشەکان و سۆلوشنەکان دەتوانین دەرببڕین جا لێرە دین چەند ئێگزامپڵێک وەردەگرین لەسەرەمە ئەگەر مەسەلەن بۆ نمونە باسی نەچرەل فریکوێنسی بکات گوتمان بۆ دۆزینەوەی نەچرەل فریکوێنسی دێن دەبڵیو بەکاردێنین ئەم هاوشێشەی دەبڵیو ئۆمێگا نۆتمان هەیە لێرە ئۆمێگا نۆت دەکات ڕێژی دووجای کەی ئۆڤەر ئێم ئەوتا بێتامان هەیە لێرە دراوە لە پرسیارەکەی دەکات ئۆمێگا نۆت لەسەر چوارەوە ئەم هاوشێشەیە بەکاردێ بۆ دۆزینەوەی نەچرەل فریکوێنسی بەڵام زۆر جا پرسیار داوای چی لێ دەکات داوای ئەوەی دەکات دەڵێ دوو فراوانی لە دوای یەک ئێمە ئەگە باسی ئەوەی کرد ڕێژەی نێوان دوو فراوانی بزانە فراوانێکە کەمی کرد لێرە لێرەیە مەسەلەن مەکزیمەمەکەی لێرە خەتەکە دەرنەچۆ بەس لێرە لە سفر وەردەگرین و لە تی یعنی پاش خولێکی تەواو کە پێی دەڵێن پێریۆد دوو فراوانی ئەمە پێی دەڵێن دوو پێریۆد سێ پێریۆد ینی خولی یەکەم کاتە لەرەی خولێکی تەواو ئەگەر داوای فراوانی کرد وەکو لێرە لەم پرسیارە دەڵێ ڕێژەی نێوان دوو فراوانی یەک لە دوای یەک ئەو کاتە ئەمە وەردەگرین ئەمە کات سفرە لێرە فراوانی یەکەم بە نەگۆڕی دەمێنێتەوە لێرە فراوانی چەندە ئاتی ساوی بە سفر لێرەش فراوانی ئاتی یەکسانە بە وەن پێریۆد یعنی فراوانی پاش یەک کاتە لەرە ئەو کاتە بێتامان هەیە تیەکەش دەتوانین بڵێن دوو پای ئۆڤەر دەبلو کەشمان هەیە زانین تی دەکات دوو پای لەسەر کە لە ئەگزامپڵی سەرەوەمان دۆزیتەوە لێرە تێکەی تعویز دەکەین ئەو کاتە ڕێژەکە دەردەچێت کە دەکاتە نزیکەی ئەو پۆین دوو ئەو پۆین دووە مانایە مانای وایە فراوانی کاتێک تی یەکسانە بە سفر دەکاتە 5 ئەوەندەی فراوانەکەی پاژەک کاتە لەرە ینی 5 ئەوەندە کەم دەبێتەوە
کەواتە فراوانیەکە کەم دەبێتەوە بەس چەند کەم دەبێتەوە دەڵێن 5 ئەوەندە کەم دەبێتەوە زانە ئەمە پێی دەڵێن ڕێژەی نێوان دوو فراوانی یەک لە دوایی هەمان پرسیار لێرە ئەگە بتەوە ڕێژەکە بدۆزیەوە بەڵام لێرە زانە ڕێژەکە زۆر کەم دەبێتەوە بزانە ئەمە ینی بەرەو لە ناوچوو ئەم جۆرێکەوە زۆر کەم دەبێتەوە پێ دەڵێن های دامپیت ئۆسیلیشن هەمان ئێگزامپڵە بەس لێرە دەمانێت لێرە ئەم دێرە فێربین ئەم مستەلەحە فێربین کە پێی دەڵێن ئەگەر زۆر کەم بوو ڕێژەکە مەسەلەن یعنی فراوانی یەکەم زۆر گەورەترە لە بە سەدان جار و بە هەزاران جار گەورەتر بێ ئەو کاتە پێی دەڵێن های دامپیت ئۆسیلیشن یعنی ئۆسیلیشنێکمان هەیە بەڵام خەریکە لەناو دەچێت کەواتە ئەمە لێرە چەند ئێگزامپڵێکمان وەرگرت لێرە لە ئێگزامپڵانێکەوە باز دەکەین لێرە دائیمەن داوای ڕێژەی نێوان دوو فراوانی یەک لە دوای یەک دەکات لێرە دەتوانین باسی دامپینگ هارمۆنیک ئۆسیلێتەر بکەین و جیاوازی دامپینگ هارمۆنیک ئۆسیلێتەر لەگەڵ نەن دامپینگ هارمۆنیک ئۆسیلێتەر چییە ئەگەر دامپینگ هارمۆنیک ئۆسیلێتەر بین ئاندەر دامپینگ وەربگرین لە ئاندەر دامپینگ دەتوانین بەراوردی بکەین لەگەڵ نۆ دامپینگ ئەو تەجروبەیەکەوە گوتمان لە هارمۆنیک ئۆسیلێتەر ئەنجام دەدرێ یا لە بەندۆڵی سادە ئەنجام دەدرێ بە حقیقەت تەجروبەیەکە کەوە باسی دامپینگ هارمۆنیک ئۆسیلێتەر دەکات و چەند جیاوازیەکی گرنگ هەیە لێرە دەمەوێت جیاوازیەکان دووبارە بکەمەوە مجموعەیەک جیاوازی هەیە لەوێ فراوانیەکە ناگۆڕێت لە هارمۆنیک ئۆسیلێتەر فراوانیەکە ناگۆڕێت بەڵام لە ئاندەر دامپینگ یان لە ئاندەر دامپینگ فراوانیەکە دەگۆڕێت ئەمە یەک لە جیاوازیەکانە هەروەها جیاوازیش تریشمان هەیە لە ئانگولەر فریکوێنسیەکە وەکو باسمان کرد و جیاوازیشمان هەیە لە بێتا و جیاوازیشمان هەیە لە وێنەکە جا ئەگەر بە جیاوازیمان هێناوە دائیمەن دەتوانین بەراوردی نێوان ئەو دوانە بکەین نۆ دامپینگ لەگەڵ ئاندەر دامپینگ و لە چەند خاڵێک دەتوانین کۆیان بکەینەوە دا محاضڕەی ئەمڕۆمان لێرە کۆتایی پێدێت بە هیوای ساف و سەلامەتی لە بۆ هەموو لای